بێگومان ئاگادارن کە بەهۆی شەڕی داعشەوە کەرکووک لە هەموو بودجەیەک بێبەش کرا و تەنها ئەو بڕێی کە هات زۆر کەم بوو بەشی پرۆژە نەکانی ناکەتەن ئەو مبلەغە بوو کە لە یاریمی کوردستانەوە 10 ملیۆن دۆلار هاتە کەرکووک لە 7 ئازاری 2016 ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەژێر ئەوەی کە داواکاری هاوڵاتیان و ئەوانەی کە معنین بە مەسەلەی پاکردنەوەی شار بڕیارێکی دەرکرد کردی بە پرۆژە یاسایەکیش لە قەرارەکەی لە مادەی 3 لە بڕگەی 9 ئەو مادەیە هاتووە کە ئەبێ هەموو ئەمپێرێک کە لە مۆلیدەکانەوە دەرەچێت درێ بە ماڵەکان 1000 دیناریش بۆ پاکردنەوە کۆکرێتەوە بۆ ئەوەی بتوانێت بدرێ بۆ بەڵێندەرانەی پاکردنەوەی کەرکووکیان لە ئەستۆیان. طبعا ئەو هەر ئەمپێرێک دانرا لە مۆلیدەیەک طبعا ماڵەکە گەل 3 ئەمپێری هەبێت 3000 دیناری ئەکرایە یا گە زیاتریش وایە زیاتری لێوەرەگیرا. بێگومانەوە تا ئێستا بەردەوامە. ئێمە ئێستا حاڵەتێک هاتۆتە پێشەوە کە بە زەروری نازانین ئەو بڕەپارەی لە خەڵک وەربژیرێ دوای وەک ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک واژۆمان کۆ کردەوە 25 واژۆ کۆکرایەوە کە ئەو بڕیارە لەغۆکرێتەوە هیچ کێکە پارەیە لە هاوڵاتی کۆ نەکرێتەوە و ئەلزامی ئیدارە بکەین بەوەی کە هیچ کە جەدوای نییە پێویست ناکە و پارێک کۆکرێتەوە پێویستە لەو بودجەی کە بۆ کەرکووک هاتووە کە بۆ پاکردنەوە هاتووە ئیدارە هەڵسێ بە پاکردنەوەی شارەکە و لابردنی ئەو تەراکومات پیسیانی کە لە شارەکە شاکۆبۆتەوە. بەڵام بەداخەوە ڕۆ دەمانویست ئەم بڕگەیە مناقەشە بکەین بەڵام لە کۆی ئەو 25 تەوقیعە ئەوانش 7 کەسیان نهاتبوون یعنی ئەوانەی کە تەوقیعی واژۆشیان کرد بێجگە لەوانەی کە بەهۆی هەندێک وەزعی سیاسیەوە نایەنە کەرکووک یان بەشداری ناکەن لەوانەی کە لە کەرکووکیشن تەوقیعیان کردبوو 7یان نهاتنە کۆبوونەوە لەبەرەوە نیساب تەواو نەبوو جا هۆی ڕەنگە خۆیان هۆکارەکەی بزارن.